کە دیارە بۆ چارەسەرکردنی قەیرانە سیاسیەکانیش ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ڕێگەی دیالۆگ و دانیشتن و گفتوگۆمان بە باشترین ڕێگەی چارەسەرداناوە بۆیە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانیشدا کۆبینەتەوە بۆی چارەسەری کێشەکانمان قەیرانەکانمان قەیرانی دارایی و ئابووریش چارەسەرکەین و هەموو سامانی گەلەکەمان بە داهاتی نەوت و بەخشیشی نەوت و سەروەت و سامانی تری گەلەکەمانەوە بخەینە خزمەتی کۆمەڵگەکەمان و خزمەتی بەرژەوەندی گشتی و ئاوەدانکردنەوە لە کوردستانە. پێویستە بە هەموو لایەکمان بە هەموو توانایەکمان هەوڵ بدەین بۆ چارەسەرکردنی تەواوی ئەو قەیرانە سیاسی و قەیرانی ئابووری و دارایی کە ئەمڕۆ بەرەوکی میلەتەکەمانی گرتووە کە ئەوەش لە ئەنجامی هەڵە و کەموکوڕی سیستمی حکومڕانیمان بووە لە کوردستانە. بۆیە پێویستمان بۆیە کە سیستمێکی حکومڕانی تەواو لە کوردستانە پیادە بکە و سوود لە هەڵە و کەموکوڕەکانمان وەربگرین بەرەو هێنانەدی زیاتری ئاوات و ئامانجی خەڵکی کوردستان کە ئێستاش دەبینن هەموو لایەنە سیاسیەکان لە دانیشتن و گفتوگۆیان بۆی بتوانین چارەسەری قەیرانەکانمان بکەین بۆی بتوانین گۆڕانکاری لە هەرێمەکەمان بکەین. بۆ ئەو مەبەستەش پێویستمان بە دەستوورێکی دیموکرات پێشکەوتن خواست دەستورێک کە تەواوی دەسەڵاتەکان لە یەکتری جیا بکاتەوە و دەسەڵاتەکانیش دیاری بکات لە ئەرک و فەرمانەکانیدا. بۆیە ئەمڕۆژ ئەو کێشانەی کە لە بەردەممانە هەیە بە دانیشتن و گفتوگۆ چ لە ناو خۆی خۆمان لەلایەک و چ لەگەڵ عێراقشا پێویستە باشتر چاکتر هەنگاوی جدی بنین.